خۆشەویستانم سڵاوتان لێبێ هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازیین کورسا تەندروستی لەگەڵتانە بەردەوامە بێت ئەمڕۆژ بۆ باسکردنی بابەتێکی نوێ و کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەت بەسەرێکێک لە باوترین نەخۆشیەکان کە لە ئافرەتاندا بەربڵاوە لەگەڵمانە بن تا کۆتایی بەرنامەکە تا بە ورد و درشتی بزانن ئەمڕۆ باسی چیەکەین خۆپارێزیەکان چین چارەسەرەکان چین بە هاوکاری ڕاسان و بە هاوکاری پسپۆڕی تایبەتیش ڕاستان سڵاو لێبێ سڵاوێکی زۆر گەرم لە تۆش ئەلەند وە سڵاوێکی زۆر گەرم و تەندروستیانەش لە هاوڵاتیان ئەمڕۆ بابەتەکەمان ئەلەند باسی کرد بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە یەکێک لەو بابەتانەی کە بە بڕوای من ئەبێ هەموو خانمێ بە دیاری و دانیشێ ئەبێ هەموو خانمێ زانیاری تەواوی لەسەرم بابەتە هەبێ ئەمڕۆ باس لە نەخۆشیەکانی مەمکەکەین کاتێک باس لە نەخۆشیەکانی مەمکەکرێ یەکەم شت کە خەیاڵمان بۆیە چێ شێرپەنجەی مەمکە بێگومان ڕاستەمە یەکێکە لە گەورەترین ئەگەر گەورەترین نەخۆشی ئەم ئەندامە نەبێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لەوە تێبگەین کە بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکانی مەمک پۆلێ نەکرێن بۆ دوو بەشێکیان ئەو نەخۆشیانن کە شێرپەنجەین بەشێکیشان ئەوانن کە شێرپەنجەینین جا گرفتێکی گەورە لێرە ئەوەیە لەنج ئەو نەخۆشیانی کە شێرپەنجەینین زۆر جار خانمان پشتگوێیە بەڵام گرفتەکە لێرە ئەم نەخۆشیە کە شێرپەنجەینیە لە بنەچەیا و لە ئەسڵا ئەکرێ سەرکێشێ بۆی کە ببێ بە شێرپەنجەی جا بۆی ئێمە پرسیارێکی زۆر سەرەکی ئەمڕۆمان و باسێکی زۆر گرنگی ئەمڕۆمانەوەی چۆن خانم کاتێکە بە هەستی بە جۆرێک لە بەرزبوونەوە و لە جۆرێک لە ماسێک لە شتێکا کرد لە نێو مەمکە چۆن بزانێ ئەمە شێرپەنجەیە یان هی ئەوەیە کە لی پرسێ لە داهاتوو ئەگەری هەیە بە شێرپەنجەی بۆی لەگەڵمانە بمێنەوە تا کۆتایی وەڵامی ئەم هەموو پرسیار و ئەم زانیاری گرنگانە هەروەک باسیشم کرد بەلام و زۆر گرنگە کە هەموو خانمێ زانیاری تەواوی سەبارەت بەم باسە هەبێ بۆیە پێم باشە لەگەڵمانە بمێنن زۆر ڕاستە جا ڕاستان بەدەر لەوەش ئێمە هەموو کاتێک لە بابەتی شێرپەنجە باسی پشکنینی پێشوەختەمان کردووە گرنگە کە خانمان بزانن چ کاتێک پێویستە لەسەریان کە پشکنینی شێرپەنجە پێشوەختەی شێرپەنجە بکەن بە ڕۆتینێک لە ژیانی خۆیانە لە چه ئاستێکی تەمەنەوە پێویستە و چەند ئەوانەی کە مەترسی زیاتریان لەسرە و بە نمونە ئەگەر باسی کێو کەسانە بکەین کە شێرپەنجەی مەمک لە خێزانیان لە عیلەکانیانە هەبووە ئایا ئەوان پێویستەکە کە چی بکەن بۆ ئەوەی خۆیان پارێزن ئایا مەترسیان لەسرە و لەوەش گرنگتر باسی چارەسەرەکان و باسی واکەین کە چۆن پزیشکان چارەسەر و مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیەکەن ئەمانە هەمووی کۆمەڵی خاڵی گرنگن لەگەڵ میوانی تایبەت بەڵام ڕاستان وەکەم و ڕۆژەی تر ئێمە کۆمەڵێک هەواڵی گرنگ و تایبەت و نوێمان ئامادەیە با وردە بچینە لای هەواڵەکان زۆر باشە با بچین لای هەواڵەکان کەواتە هەواڵی یەکەممان تایبەتە بە شێرپەنجەی مەمک با بزانین تازەترین دۆزینەوە و توێژینەوە سەبارەت بە شێرپەنجەی مەمک چییە لەگەڵمانە بن تا زانیاری زیاتر لەم هەواڵە وەربگرین فەرمووی توێژینەوەیەکی نوێ و فرە ڕاهڕەهەند کە لەلایەن نەخۆشخانەی مایۆ کلینیک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ئەنجامدراوە زانیاری نوێ لەسەر گۆڕانکاریە گردیەکانی ناوخانەکانی مەمک دەخاتە ڕوو ئەم توێژینەوەی کە بۆ ماوەی 15 ساڵ لەسەر زیاتر لە 7,000 ژن ئەنجامدراوە دەری دەخات کە شێرپەنجەی مەمک تەنها یەک نەخۆشی نییە بەڵکو دەرەنجامی زنجیرەیەک تێکچوونی جنەتیکێکە بەهۆی تێکەڵەیەک لە هۆکاری بۆ ماوەی و ژینگەییەوە دروست دەبن بە پێی شیکردنەوە بایۆلۆژیەکان گرنگترین هۆکاری گەشەی گرێ شێرپەنجەکان دەگەڕێتەوە بۆ بازدان لە جینەکانی BRCA1 BRCA2 ئەم جینانە لە دۆخی ئاساییدا وەک پارێزەری خانە کار دەکەن و DNA تێکچوو چاک دەکەنەوە بەڵام کاتێک تووشی گۆڕان دەبن خانەکان توانێت کۆنتڕۆڵکردنی دابەشبوونیان لەدەست دەدەن داتاکان دەری دەخەن کە ئەو ژنانەی تەمەنیان لە سەر و 50 ساڵەوەیە یان ئەوانەی کە مێژوویەکی خێزانی بەهێزیانەیە مەترسی توشبوونیان بە ڕێژەی لە سایە 65 زیاترە هەروەها توێژینەوەکە سەلماندوێتی کە درەنگکەوتنی تەمەنی دووگیانی یەکەم واتە دوای 30 ساڵی یان نەبوونی منداڵ ئەگەرەکان زیاد ئەکات چونکە مەمک بۆ ماوەیەکی درێژتر لەژێر کاریگەری سۆڕی هۆرمۆنی مانگانەیە دەمێنێتەوە دکتۆرە سارایۆ مۆرگان پسپۆڕی نەشتەرگەری گری شێرپەنجەیە و دەڵێت ئێمە بۆمان دەرکەوتووە کە شێرپەنجەی مەمک وەک پرۆسەیەکی هێواش دەست پێ دەکات و زۆر جار ساڵانێک پێش دەرکەوتنی نیشانەکان گۆڕانکاریە خانەیەکان دەست پێ دەکەن کێشەکە لەوەدایە کە ژینگەی مۆدێرن و سیستەمی خۆراک کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر تێکچوونی هاوسەنگی هۆرمۆنەکان هەیە ئەو جەخت دەکاتەوە کە تێگەیشتن لە جۆری گرێەکە لە ئاستێکی جەنێتیکیدا ڕێگەی کورتتر بۆ چارەسەری کیمیایی و بایۆلۆژی دەکاتەوە بۆ ڕوبڕەبوونەوەی ئەم مەترسیە پسپۆڕان ئامۆژگاری دەکەن کە پشکنینی مامۆگرافی لە دوای تەمەنی 40 ساڵیەوە ببێ بەکارێکی ناچاری ساڵانە هەروەها جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئەنجامدانی پشکنینی خۆیی مانگانە دەکرێتەوە بۆ تێبینیکردنی هەر گۆڕانکاریەک لە ڕنگ لە شێوەیان لە دروستبوونی گرێ چونکە دەستنیشانکردنی پێشوەختە ڕێژی چاکبوونەوە بۆ سەر و 195 بەرزەکاتەوە
بەڕێزان دوێنێش باسمان لە دیاردەیە کرد لە نێو شێرپەنجەی پێستا ئەمڕۆژ باس لە هەمان دیاردە بەڵام بە شێوەیەکی جیاواز لە نێو شێرپەنجەی مەمەکەکەین. هەر شێرپەنجەیە کە دروست ئەبێ بریتیە لە تێکچوونی پرۆسەی دابەشبوون و چاکبوونەوەی خانەکان. ئەو خانەیە کە لە جستەی من و توە ئەلەندوە لە جستەی هەر بینەرێکایە شێوازێکی کۆدی خۆی هەیە DNA تایبەت بە خۆی هەیە کە تایبەتە بۆ خانەیە. ئەگەر بێت و بە هەر هۆکارێک بێتتر هۆکاری دەرەکی بێ یاخود هۆکاری جستە و ناوەکی و هەناوی خۆی بێ DNA ئەم خانەیە تێکچێ زۆر جار سەری لێ ئەشێوێ لە کاتی دابەشبوونە و ئەوەندە زۆر خێرا دابەشەوێ یاخود ئەوەندە بە هاڵەیی دابەشەوێ کە بێتە هۆکاری دروستبوونی شێرپەنجە. لەم هەواڵەیە دوو جین باس ئەکا یەکیان BRCA1 یەکیان BRCA2 ئەم دوو جینە دەمێکە دۆزراونەتەوە ئەڵێن زۆر خەتابارن و زۆر بەرپرسن لە دروستبوونی شێرپەنجەی مەمکە. هەر بۆیە ساڵانە چەنەها توێژینی جیاواز لەسەر ئەم دوو جینە ئەکرێ. هەوڵێن لە ڕێگەی ئەم جینەوە وا لە جستە بکەن کە خانی شێرپەنجەی لە نێو مەمکە دروست نەبێ یان بە جۆرە لە جۆرەکانەگەر دروست بوو ئەم دوو جینە بکەن بە بەرپرسی ئەوەی کە نەهێڵێت زیاتر ببێ و کۆنتترۆلی بابەتەکە بکە. کاتە زۆر گرنگە کە توێژینەوە بە دواداچوون بۆ ئەو شتە بکرێ کە زانراوە سەبار بم زۆر ڕاستە با باسێکی هۆرمۆناتیش بکەین ئێمە کە زانین چالاکیە جستەیەکان بەشێکی زۆریان یاخود دەتوانین بڵین تەنانەت هەمویان لەناو جستەیە بە هۆرمۆنەکان ڕێک دەخرێن هۆرمۆنەکانن کە ئەو چالاکیانە ڕێگەخن کە ڕۆژانە لە ناو جەستەی ئێمەیان ڕۆیات. ئەگەر باسێکی هۆرمۆنەکان بکەین هۆرمۆنەکان مادەی کیمیایی لە ناو جەستەیە لەلایەن کوێرە ڕژێنەکانی جەستەی خۆمانەوە دەرەجێن. ئەم هۆرمۆنانە ئیشیان ئەوەیە کە ئێمە بە باشی بێڵنەوە چالاکیەکانی ئێمە ڕێخن بە نمونە خەوتن. بەڵام چی ڕوایەت ئەگەر تێکچوون یاخود ناهاوسەنگی لە هۆرمۆنەکانە دروست بێت بە نمونە وەک لەم هەواڵەیە باسمان کرد خۆراک و هۆکارە ژینگەیەکان پیسبوونی ژینگە یاخود خۆراک ئەمانە واکەن کە تێکچوون لە هۆرمۆنەکانە ڕووبات و دوجار ئەبێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی مەمک. بەدەل لە شێرپەنجەی مەمکیش زۆرێکی تر لە هۆرمۆنەکان یاخود جۆرەکانی تری شێرپەنجە هەر ئەکرێ بەهۆی هۆرمۆنەکانەوە ڕوبن. بە نمونە ڕاستان ئێمە زۆر کات باسی شێرپەنجەی منداڵدانمان کردووە کە بەهۆی زیاد لە پێویست دەردانی هۆرمۆنەکانی مینەوە ڕۆیات. وێ گرنگە کە چارەخواز لەوە تێبگات کە تێکچوونی باڵانسی هۆرمۆنەکان ڕاستە ئەکرێ هەندێک کات حاڵەتەکە ئاسایی بێت بەڵام هەندێک کاتی ژەکرێت تێکچوونێک بێت کە مەترسی توژون بە شێرپەنجە بخاتەرەوە. جالند سەبارەت بە باسی هۆرمۆنەکان هەروە خۆ باسی لێ کرد. یەکێک لە گەورەترین گرفتەکان ئەوەیە ئەم قسەیەم بۆ ئەو خانمانەیە کە تەمەنیان لە سەر و 45 و 50 ساڵەوەیەوە سۆڕی ماگانەیان نەماوە و ئەو چارەسەرە هۆرمۆنیانی وەکو ئیسترۆجین و پرۆجیسترۆن بە شێوەی حەبیان دەرزی بەیان لە ژێر پێستەوە بە هەر جۆرە بێوەریگرن. تکایە دڵنیام هەر کاتێک ئەم دەرمانە جۆرەگری ڕاوێژی پزیشک کردو بەڵام ئەمە وەکو بیرخستنەوەیەکە تکایە ئەگەر جۆرێک لەم دەرمانانە وەرەگری ئیتر ئیسترۆجین بە یاخود پرۆجیسترۆن و جۆرەکانی تری هۆرمۆنی مەی نەبێ تکایە زۆر وریای ئەو بابەتە بە کە ئەگەری توشبوونت بە شێرپەنجەی منداڵدان و شێرپەنجەی مەمەک زۆر زیاترە و پشکنینی بەردەوام بۆ تۆ زۆر پێویسترە لە کەسانی تر. ساڵانە یاوت بۆ خانمانی سەر و 50 ساڵ پشکنینی ساڵانە گرنگە. ئێستا وردە وردەمە هاتوۆتە خوارەوە بەڕێزان وردە وردە بۆ بە 45 لەبەرەوەی گۆڕانی ژینگە و زیادبوونی ئەو هۆکارانی کە شێرپەنجە دروستەکە و هەر بە سەرانسەری ژیان هەموو جۆرەکانی شێرپەنجە ڕۆیان لە زۆربوون کردو. هیوادارم هەموو لایەک لەم گرفتانە بە دوور بن بەڵام بێگومان هەمیشە ئێمە باز لەواگەین شێرپەنجەیەکێک لەو نەخۆشیانەی کە زوو هەستە پێ کرد کە زوو بەدەمیەوە چووی کە لە قۆناغەکانی سەرەتایە چارەسەری خۆتە کرد بە دوورەبی لەوەی کە گیر و گرفتی زیاتر بۆ دروست زۆر ڕاستان باشین لای هەواڵێکی ترمان هەواڵێکمانێ لەسەر جۆرێک لە نەخۆشیەکانی مەمک کە پێی ئەوترێک گۆڕانی فایبرۆسایتیک ڕەنگە ئەم دەستەواژێ بەلای کۆمەڵێکی زۆرتانەوە نەناسراو بێ یاخود نەتان بیستی بە پێشتر با بچینە لای ناوەڕۆشیەم هەواڵ و بزانین باز لە چیەکە. توێژینەوەیەکی نوێی زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا تیشک دەخاتە سەر باوترین نەخۆشی بێوەی مەمک کە بە گۆڕانی فایبرۆسایتیک ناسراوە. ئەم توێژینەوەی کە لەسەر گروپێکی گەورە لە ژنانی تەمەن 20 بۆ 50 ساڵ ئەنجام دراوە دەری دەخات کە زیاتر لە 160 ژنان لە قۆناغی ژیانیاندا تووشی ئەم حاڵەتە دەبن کە بریتیە لە دروستبوونی هیسی بچووک و ڕەقبوونی بەشێک لە شانەکانی مەمک. بە پێشکردنەوە فیزیۆلۆژیەکان ئەم گۆڕانکاریانە ڕاستە و خۆ پەیوەندیان بە گۆڕانکاریەکانی ئاستی هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجیسترۆنەوە هەیە لە کاتی سوڕی ماگانەدا. کاتێک هاوسەنگی ئەم دوو هۆرمۆنە تێگەچێ شانەکانی مەمک شلەمەنی زیاتر کۆکەنەوە و ئەمەش دەبێتە هۆی ئەستوربوون و دروستبوونی ئازار. توێژینەوەکە دەری خستووە کە ئەم حاڵەتە گۆڕانکاریەکی شێرپەنجەیی نییە بەڵام دەبێتە هۆی دڵە ڕاوکێیەکی زۆر بۆ نەخۆشەکان. داتاکان ئاماژە بۆ دەدەن کە شێوازی ژیانی مۆدێرن بە تایبەتی بەکارهێنانی زۆری کافاین و خواردنی چەوریەتێرەکان
نیشانەکانی ئەم حاڵەتە بە ڕێژەی لە 140 تونتر دەکەن. هەروها دڵڕاوچەی بەردەوام کاریگەری نەرێنی لەسەر خوددەی پەنکریاس و گۆڕانکاری هۆرمۆنیەکان هەیە. ئەمەش نیشانەکان خراپتر دەکات. دکتۆر جیمس میلەر کە سەرپرشتیاری توێژینەوەکەیە دەڵێ زۆربەی ژنان کاتێک هەست بە گرێیان ئازارەکەن یەکسەرپی لە شێرپەنجەکەنەوە، بەڵام لە ڕاستیە زۆربەی ئەم حاڵتانە کاردانەوەی سروشتی شانەکانی مەمکن بۆ گۆڕانکاری هۆرمۆنی. کێشە سەرکێکە لەوەدایە کە بوونی ئەم جۆرە گۆڕانکاریانە هەنێک جار دەستنیشانکردنی گرێ ڕاستەقینەکان لە مامۆگرافیدا قورسەکە، بۆیە پێویستە ئەم ژنانە بە وردی لەژێر چاودێریا بمێنەوە. پسپۆران ئامۆژگاری دەکەن بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتە پێویستە بڕی خوێ و کافاین لە خۆراکدا کەم بکرێتەوە، بە تایبەت هەفتەیەک پێش سووڕی مانگانە. هەروەها بەکارهێنانی ڤیتامین ئی بە پێی ڕێنمایی پزیشک یارمەتی دەرێکی باشە بۆ کەمکردنەوەی هەوکردن و ئازاری شانەکان. زۆر باشە باسی ئەم حاڵەتەکەن کە پێوترێت گۆڕانی فایبرۆسایتیک. گۆڕانی فایبرۆسایتیک چییە؟ لە ئەنجامی ناهاوسەنگی هۆرمۆنەکانی ئیسترۆجین و پرۆجسترۆنەوە دروستە بێت. کاتێک هاوسەنگی ئەم هۆرمۆنانە تێگەچێت بێتە هۆی ئەوەی کە شانەکانی مەمک شلە کۆبکەنەوە و لە شێوەی کیسێکا لە ناو مەمکە کە هەندێک کات ڕەنگە خانمان بە شێرپەنجەی تێبکەن یاخود بەگری شێرپەنجەی تێبکەن. جا پزیشکان ئەڵێن کە ئەم گۆڕانکاریانە بەهۆی کافاین و چاودێتێرەکان و خوێوە زۆر تونترە بێ ڕاستان. بۆیە بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتە باشتر وایە کە خانمان بە تایبەتی هەفتەیەک پێش سووڕی مانگانە ئەم جۆرە خۆراکانە یاخود ئەم جۆرە مادە خۆراکیانە نەخۆن و وی پارێزگاریکی گشتی لە خۆیان بکەن. بەڵێ هەروەک تۆ باسەکرد ئەم دوانەی زۆر خەتابار کردو کافاین بەگشتی کافاینی تر لە نێو قاوە بێ لە نێو چایە بێ یاخود لە نێو هەر خواردنەوەی بزەبەخشا بێ کە ڕۆژانە بەکارێنی و باشترە لێی بە دوور بن یاخود ئەگەر بەکاریشی بێن لە ڕێژەیەکی تەندروستە بێت. جگە لەوەش باز لەوە کاڵێ بەشێکی زۆری خەڵک تووشیم گرفتا بێ ڕەنگە بەشێکی خانمان هەستیان بۆ کردبێ کە جۆرێک لە ڕقبوون لە نێو مەمکیان هەیەیان گرەیەک دروست بۆیان هەست بە زۆر جار کەمێک لە ئازاری شەکەن. بەڵام خۆشبەختانە ئەمە شێرپەنجەیی نییە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگەوەی پشکنینی بۆ بکرێت تاکو دڵنیا ببنەوە لەوەی چییە. زۆر لە کاتی پشکنینیشە ئەم فایبرۆسیتی گۆڕانکاریانە کێشەیەک دروستەکەنەوەیە کە ناکرێت زۆر جار جیاب بکرێتەوە لەگەڵ شێرپەنجەیە، بۆیە بە دیاریکراوی ئەو خانمانە ئەبێ لە ژێر چاودێریا بمێنەوە تاوەکو پزیشکی پسپۆڕ یەکلا بێتەوە لەسەرەوەی کە ئامە شێرپەنجەیە یاخو گۆڕانکاریکی ترە لە نێو مەمکن. بێگومان زۆر ڕاستە چاڕاستان یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە بۆ خانمان بیزانن ئەویش ئەوەیە کە جیاوازی چێ لە نێوان کیس و لە نێوان گرێ شێرپەنجەیەکانە. کیسەکان بە گشتی کۆبوونەوەی شلەیە، بەڵام وەرهەم ئەوەی کە پێڵێن تیومەر لە زمانی زانستیا یاخود گرێ ئەمانە بە گشتی ڕەقترە و بەدەر لەوەش ئەبێ ئەوە بزانین کە کیسەکان بە گشتی شێرپەنجەیی نین، بەڵام گرێکان ئەکرێ شێرپەنجەی بن و ئەکرێ شێرپەنجەیی نەبن. بۆی جیاکردنەوەی ئەم دوو حاڵەتە ژۆک لە هەواڵەکەی ڕاستە ئاماژەی پێەیە کەمێک قورسە کە لە پشکنینی مامۆگرافیا دەرکەوێت کە ئایا کیسە یاخود گرەیە بۆ ئەوەی کە دیاریکەن ئایا مەترسی توژبوون بە شێرپەنجەی هەیەیان نیەتی. بەڵێ جایەکی تر لەو گریانە ئەلەند ناسراوە بە گرەی فایبرۆ ئەدینۆما، ئەمیژێکی تر لەو گریانی کە لە نێو مەمکا دروستە بێ، بەڵام زۆر جار هاوڵاتیان نازان کە ئایا شێرپەنجەیی یا شێرپەنجەیی نییە. خۆشبەختانە ئەمە بێزیانترین جۆری گرەیە کە دروستە بێ و زۆرینەی کاتەکان لە نێو کچانە دروستە بێ. بەڵام ئەم توێژینەوەی کە ئێستا دواترەچ مەسەری و مەواڵی داهاتوان زۆر بە وردی سەبارەت بەوە چۆتە ناو بابەتەکەەوە کە ئایا بزانێت تاچەنێ ئەمە فراهەمکردنی و پشتگوێخستنی تاچەنێک گرفت دروستەکە کاتەبا پێکەوتچێن لای ئەم هاوڵە بزانین ئەم جۆرە گرەیە چییە. توێژینەوەیەکی زانستی لە پەیمانگای کارۆلینسکا لە سوید ئەنجام درراوە و وردەکاری نوێ لەسەر سەرهەڵدانی وەرەمی فایبرۆ ئەدینۆما خاتە ڕوو کە باوترین جۆری گرەی بێزیانی مەمکە لە ناوکچان و ژنانی گەنجە. توێژینەوەکە کە ماوەی 10 ساڵی خایەن و دەری دەخا کە ئەم وەرهەمانە ئەگەرچی شێرپەنجەیی نین بەڵام گەشەیەکی نائاسایی شانە و ڕژێنەکانی مەمکن. بە پێشیکردنەوە بایۆلۆژیەکان فایبرۆ ئەدینۆماوە گرەیەکی ڕەقولوس و جوڵاو لەژێر پێستا هەستی پێدەکرێت. هۆکاری سەرەکی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ئەستاری زۆری شانەکانی مەمک بەرامبەر بە هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجسترۆن. توێژینەوەکە دەری خسۆم جۆرە گریانە لە کاتی دووگیانی دەیان لە کاتی بەکارهێنانی دەرمانی ڕێگری لە دووگیانی گەورە دەبن و لە دوای تەمەنی ناومێدی بەهۆی کەمبوونەوەی هۆرمۆنەکانەوە بچووک دەبنەوە. داتاکانی ئەم توێژینەوەی سوید ئاماژە بۆ دەکەن کە تەمەنی نێوان 15 بۆ 35 ساڵ ئەو تەمەنەیە کە ئەم گریانە تێیدا دەرەکەون. توێژینەوەکە ئەوەشی سەلماندووە کە بەکارهێنانی دەرمانی هۆرمۆنی لە تەمەنێکی زۆر گەنجە یان قەڵەوی ئەگەری دروستبوونی فایبرۆ ئەدینۆما بە ڕێژەی لە سایاسی زیادەکە، چونکە چۆری جەستە سەرچاوەیەکی تری بەرهمێنانی ئیسترۆجینە.
دکتۆرە ئێلینا ڕۆسی پسپۆڕی پشکنی نیشانەکان دەڵێت گرنگە گەنجان بزانن کە هەموو گرەیەک مەترسیدار نییە، بەڵام پێویستە هەموو گرێک لەلایەن پزیشکەوە هەڵسەنگاندنی بۆ بکرێت. ئێمە لەسەر ڕێگەی سۆنەر و هەندێک جار وەرگرتنی نمونە دڵنیا دەبینەوە کە گرەیەکە فایبرۆئەدینۆمایە. مەترسیەکە لێرەدا ئەوەیە کە ئەگەر قەباری گرەیەکە لە 3 سانتیم زیاتر بێت، لەوانەیە پەسەند بخاتە سەر شانەکانی دەوروبەر و بێتە هۆی تێکچوونی شێوەی مەمک. بۆ ڕوبەڕووبوونەوەی دڵە ڕاوچی پەیوەست بەم حاڵەتە پزیشکان پێشنیارەکەن کە چاودێریەکی بەردەوام بکرێ. ئەگەر گرەیەکە گەشەی نەکرد و ئازاری نەبوو پێویستە بە نەشتەرگەری ناکات. بەڵام جەخت لەسەر ئەوە دەکرێتەوە کە پاراستنی کێشی نمونەیی و دوورکەوتنەوە لەو دەرمانە هۆرمۆنیانەی کە پێویست نین باشترین ڕێگەیە بۆ ڕێگریکردن لە گەورەبوونی ئەم جۆرە گرێ بێوەرهەمانە. بەڕێزانەمەی لەم هەواڵەیە باسیەکات جۆرێکی تر لە گرەیە کە دووبارە بە هۆکاری بەرزی ئیسترۆجینەوە دروستە بێ. بەرزی ئیسترۆجینە کێشەیەکی هەیە. ئیسترۆژینێکێک لەو وەرگرانەی کە لە جستەی خانما هەیە لە نێو مەمکایە. وا وەری ئەگرێ بە جۆرێک لە جۆرەکان کە ئەم خانەمە پێویستی بۆیە شانەکانی مەمکی گەورە ببێ، ئیتر ئایا بە دۆخی منداڵبوونەوە بێ، شیرپێدانەوە بێ یاخودر حاڵەتێکی تر بێ. کەواتە لێرە گرفتێ دروستە بێ. ئەگەر بێت وم هۆرمۆنە زیاد لە پێویست بێ، ئەکرێ گەشەی ئەم شوێنە زیاد لە پێویست بێ و گرێ دروستکا بە نمونە گرەی فایبرۆدینۆما. بەڵام خۆشبەختانە ئەمە گرەیەکی بێزیانەوە مەترسیەکی زۆر بۆ خانمەکە دروست ناکە. یەک کێشەی تر هەیە کە بێ ئاگاداریەوە بێ. لەم هەواڵە باز لەواکە ئەڵێ گەر بێت و ئازاری هەبێ و لە 3 سانتیم گەورەتر بێ ئەم گرەیە، ئەو کاتە پێویست بە سۆنەر و مامۆگرافی و پشکینەکانی ترەکرێت. لەبەرەوەی ئەگەری هەیە وردە ئەم بابەتانە سەر کێشن بۆ بابەتی خراپتر و نابێ پشتگوێ بخرێن دووبارە وەک لەوەی بەدە لەوە ڕاستان هەندێک شت هەیە، هەندێک کات خانمان پەنای بۆ بن بەڕاستی زیایە. بە نمونە لەم هەواڵە پێمانەڵێت ئەڵێت کە هەندێک دەرزی هۆرمۆنی هەیە کە ئەکرێ بەکاربێنرێت، بەڕاستی ئەکرێ مەترسیم حاڵەتە زۆر زیاد بکات. بۆ ئەوەی کە خۆت لەم کێشێ پارێزی ڕاستە ئەگەر چی زۆر مەترسیدار نییە وەک جۆرەکانی تر، بەڵام لە کۆتای هەر نەخۆشیەکە و ئازار و ناڵە و ناڕەحەتی بەدواوەیە پاشتر وایە کە ئەو شتە زیایانە لا ببرێت، دووری بخەینەوە لە ژیانی خۆمان و بەدەر لەوە ژێشێکی تر لە حاڵەتەکان کە بەگشتی کاریگەری لەسەر زۆربەی نەخۆشیەکان هەیە، ئەویش قەڵەویە. ئەم دوو هۆکارە بەگشتی واکەن کە خانمان ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببنەوە. بەڵێ بێگومان ئەلەندێکی تر لەو دیاردانەی کە ئەمە هەواڵی داهاتوومانە و باسیلەکەن بیتێ لە هەوکردنی مەمە کەمژێکی تر لەو حاڵتانی کە بەشێک لە خانمان دووچارە بنەوە وە گرفت بۆ بەشێک لە خانمان دروستەکە. با پێکەوتچین لایم هەواڵ و زانیاری سەبارەت بە میشاوەر بگرین. فەرموون. توێژینەوەیکی نوێی زانکۆی جۆنس هۆپکینز مەترسیەکانی هەوکردنی مەمک و کاریگەریە درێژخایەنەکانی لەسەر تەندروستی ژنانە خاتە ڕوو. ئەم توێژینەوەیە کە لەسەر 40,000 ژن لە ناوچە جیاوازەکانی جیهان ئەنجام درراوە دەری دەخا کە هەوکردن تەنها پەیوەندی بە سەردەمی شیرپێدانەوە نییە، بەڵکووەکرێ لە ژنانی غەیرە شیردەر و تەنانەت لە پیاوانیشا ڕووبە. بە پێشیکردنەوە مایکرۆبایۆلۆژیەکان هۆکاری سەرەکی هەوکردنەکە بریتیە لە چوونەناوەی بەکتریای وەک ستافیلۆکۆکەس ئۆریەس بۆ ناو جۆگەکانی شیل لە ڕێگەی درزەکانی سەرگۆی مەمکەوە. ئەم بەکتریا دەبێتە هۆی کاردانەوەی توندی کۆندامی بەرگری، نیشانەکانی وەک سووربوونەوە و گەرمبوونی مەمک و تاو لەرز و ئازارێکی توند دەردەکەون. توێژینەوەکە ئاماژە بۆ دەکات جگەرەکێشانێکێکە لە مەترسیداترین هۆکارەکان بۆ توشبوون بە هەوکردنی درێژخایانی ژێرگۆی مەمک. داتاکان دەری دەخەن کە نزیکەی 110 بۆ 133 ژنانی شیردەر تووشی ئەم حاڵەتە ئەبن. ئەوەی کە جێگەی سەرنجە توێژینەوەکە دەری خستووە کە پشتگوێخستنی هەوکردن و چارەسەر نەکردنی بە دژە بەکتریا ئەبێتە هۆی دروستبوونی کێم و جەراحەت کە لەو حاڵەتەیە پێویستی بە دەستێوەردانی نەشتەرگەری ئەبێ بۆ خاڵیکردنەوەی. دکتۆر ڕۆبرت لوئیس پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکان دەڵێت هەوکردنی مەمک وەک ئاگادارکردنەوەیەکە لەلایەن جەستەوە تێبینیمان کردووە ماندوێتی زۆر و لاوازی سیستەمی بەرگری ڕێگە خۆش دەکەن بۆ ئەم هەوکردنە. بۆ خۆپاراستن پسپۆڕان جەخت لەسەر پاک و خاوێنی بەردەوامەکەنەوە لە کاتی شیرپێدانە. هەروەها مۆژگاری ژنانەکرێ کە دوورکەونەوە لە پۆشینی جلی زۆر تەسکە دەبێتە هۆی گیرانی جۆگەکانی شیر. وازهێنان لە جگەرە کێشان وەک گرنگترین هەنگاو بۆ ڕێگریکردن لە هەوکردنی دووبارە بووەوە دەستنیشان کراوە، چونکە نیکۆتین و مادە ژەهراویەکان زیان بە جۆگەکانی شیر دەگەن و ڕێگە لە چاکبوونەوەیان دەگرن.
باسی هەوکردنی مەمکەکەین هەوکردنی مەمکی ژێشێکە لە حاڵەتە باوەکان کە بەگشتی توێژینەوە کە پێمانەڵێت لە ڕێی بەکتریایە کە پێوترێت ستافیلۆکۆکەس ئۆریەس ئەم بەکتریا کاتێک لە ڕێگەی مەمکەوە ئەچێتە ناو جۆگەکانی شیردانەوە ئەبێتە هۆی ئەم جۆرە هەوکردنەوە ئەم جۆرە نەخۆشیە و بەگشتی کەسەکە هەست بە ئازار و سووربوونەوە و گەرمبوونی مەمکەکات کە ئەگەر بێگومان ئەویش پژوێ بخرێ دەکرێت لە ئەنجامە کۆمەڵێک زیان و گرفتی تری لێ بکرێتەوە ڕاستن ئەلەندێکێک لەو شتانی کە زۆر سەرسوڕهێنەرەوە یەکێک لەو شتانی کە لە جەستەی مرۆڤ زۆر سەرسوڕهێنەرەوە خودایی دروست بۆ بریتە لە شیرپێدانی دایک بە کۆرپەلەکەی بە دیاریکراوی لە چواردەوەی سەرگۆی مەمکا کۆمەڵی ڕژێن هەیە کۆمەڵی کونیلەی ورد هەیە کە لە ڕێگەی هۆرمۆناتەوە گۆڕانکاریانە دروستەوێ بە دیاریکراوی پرۆلاکتین و کۆمەڵی هۆرمۆنی تر کە لە دوای لەدایک بوونی کۆرپەلا دروستبوونی ئەم هۆرمۆنانە شیر لە نەمەمکی دایکەکە دروستەکە جا گرفتێکی ئەگەر بێت و بە پاک و خاوێنی ڕانەگیرەیەکێک لەو بەکتریانی کە لەسەر جستی هەموو مرۆڤێک ستافیلۆکۆکەس ئۆریەس ئەم بەکتریا ئەکرێت دزە بکا لە ڕێگەی ئەم کوانە و ببێتە هەوکردنی درێژخایەن و ماوەدرێژی شانەکانی مەمک جا لێرە گرفتەکە ئەوەیە تۆ لەم کاتەیە خۆی مناڵێکی هەیە پێویستی بە شیرپێدانەوە تووشی هەوکردنیش بۆ ئەوەندی تر کێشەکەی لێ ئاڵۆزەکە بۆیە زۆر گرنگە کە پاک و خاوێنی گرنگی پێ بدرێت یەکتیش لەو بابەتانە کە باسی ریەکە بابەتی جگەرە کێشانە دوورکەوتنەوە لە جگەرە کێشانێکێکە لەو شتانی کە نایەڵێت ئەم بەشەی جەستە تووشی هەوکردن ببێەوە بە دوور یەکرێ لە هەوکردن بێگومان زۆر ڕاستە جا ڕاستە نێمە کاتێک باسی هەر حاڵەتێکەکەین کۆمەڵێک ئامار یاخود گرافیگەکەینە ڕوو بۆ هاوڵاتیان با سەیری حاڵەتی ئەمڕۆمان بکەین ئێمە سەرەتا پێتانەڵین کە باوترین نەخۆشیەکانی مەمک چین سەرەتا لە گرێ و کیسەوە دەست پێکەین بێگومان وەک ئەزانین و پێشتری ژووتمان کە گرێ ئەکرێت شێرپەنجەیی بێت و ئەکرێت بێزیانیش بێت بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمەش کیسمان هەیە کیسی مەمکمانەیە کە زۆر کار ڕەنگە خانمان ئەگەر بێت و ڕاستان هەست بە جۆرێک لە ڕقبوون یاخود جۆرێک لە کیسیا گرێ بکەن ڕاستەخۆ بە شێرپەنجەیی تێبگەن بەڵام ئەوی کە جێگی دڵخۆشی ئەوەیە کە کیسەکان خۆشبەختانە شێرپەنجەیی نین لە زۆربەی حاڵەتەکانە یاخود دەتوانین بڵین تا ئێستا کەمترین یاخود هیچ حاڵەت تۆمان نەکراوە کە کیسێک دواتر گۆڕابێ بۆ شێرپەنجە و لەگەڵەوە هەوکردن و شێم و جەڕاحەت و بێگومانێکی تر لە حاڵەتە باوەکان گیرانی جۆگەی شیرە کە دواتر بێگومان لەگەڵ پسپۆڕی وردا باسیەکەین کە ئاماکرێت چی لێ بکەوێتەوە و هۆکارەکانی توشبوونشین بێ جالند کۆمەڵێ مەترسیمان هەیە کە زۆر گرنگە ئێمە لەگەڵ ئامارە دایم باس لە هەنێک لەو مەترسیانەکەین کە ئەکرێ ئەم گرفتە تەندروستیە دروستکە کاتێک کە ئەگەر هاوکارانم لەگەڵ ما بن باس لە ئەو هۆکارە زۆر باو دیارەکانەکەین یەکێک لەوانە بێگومان لایەنی بۆ ماوەی و تەمەنە ئەگەر بێت و لە نێو خانەوادەی ئەم خانمەیە شێرپەنجەی مەمک هەبوو ئەگەر دایکی بێ یاخود کەسێکی نزیکی بێ ئەگەر بێت و ئەم گرفتە هەبێ زۆر گرنگەکە بە دوواداچوون بۆ خۆی کە تەنانەت لە تەمەنێکی زووتریشەوە و ئەمەشەکەم بە پرسیارێک و دوای لە پزیشکی پسپۆڕێکم کە ڕێکاری ڕاست بۆ ئەم کەسانە چییە یەکێکی لەو فاکتەر و هۆکارە زۆر گرنگانە تەمەنن بۆیە دانراوە کە لە 50 ساڵیەوە پشکنینی ساڵانەی مەمک ناچاریە کاتە تەمەنیشێکی تر لە هۆکارەکان کۆمەڵ هۆکاری ترمان هەیە یەکێک لەوانە بریتین لە پۆشینی جلی تەسک کەوا ئاکات ڕێگەی خوێن و ئەو خوێنبەرانی کە بەرپرسن بۆەوەی کە ئەم شوێنە چاکەنەوە خۆراکی پێبەخشن ئۆکسیجین پێبەخشن کەمتر بێتەوەکو هەر بەشێکی تری جەستە و دووچاری گرفتیکە جگەرە کێشان وەکو حول دوو هۆکاری زۆر مەترسیدارم بۆ ئەم بابەتە جگەرە کێشانە بێتە هۆکاری زۆربوونی بابەتی هەوکردنەوە لە هەواڵی ئەخیرا باسمان کرد هەوکردن لە نێو ئەم شانانەیە زۆرترەکە حولیش بێگومانێکی تر لە هۆکارانەی کە هەوکردنی ئەم شانانەی مەمک زۆرەکە وەکرێ گرفتی زۆری بۆ دروستکە و لە هەواڵی پێش ئەخیریش باسمان لە قەڵەویگە قەڵەوێکی شێکێکی ترە لەو هۆکارانی کەواکە هۆرمۆنی ئەم خانمە سەراپایتیەکچێ و لە نێویانە ئیسترۆژین بەرز بێتەوە و بەرزبوونەوە ئیسترۆژین وەک باسمان لەکەی چێک لە هۆکارانەی کە واکە شێرپەنجەی مەمک دروست ببێ هەر بۆیە زۆر گرنگە کە ئاگاداری کێشی خۆیان من کێشێکی نمونەی بێگومان زۆر ڕاستە جا ڕاستان بەردەوامە بین پسپۆڕی تایبەت بە بواری نەخۆشیەکانی مەمکمان لەگەڵا بێت زۆر بە وردی باز لەواکەین کە باوترینیان چین و چۆن خانمان خۆیان پارێزن لی بەڵام وچانێکی کورت وەرەگرین و دوای ئەم وچانە لەگەڵمان نابن بە وردی وەڵامی پرسیارەکان لە پسپۆڕی تایبەت وەرەگرینەوە بەڕێزانم دووبارەوە خێبێنەوە سڵاوتان لێبێت درێژە بە بڕگە و بابەت و باسی ئەمڕۆمانین هەروەک لە سەرەتای ئاماژەم پێەیە زۆر گرنگە بابەتی ئەمڕۆمان هەموو خانمێ گوێبیستی بێ و زانیاری سەبارەتەر بێ بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر موژدە ئیسماعیل کە ڕاوێژکاری بواری نەشتەرگەریە دکتۆر زۆر بەخێر بێت خۆشحاڵین سپاس بۆ ڕێزە دکتۆر ئەمڕۆ باز لە نەخۆشیەکانی مەمکەکەین باز لەو گرفتانەکەین کە زۆر دووچاری خانمانە بێتەوە پێم خۆشە سەرەتا بۆ دەست پێ بکەین کۆمەڵ زانیاریمان بەرێ سەبارەت بە نەخۆشیەکانی مەمک چین چۆن پۆلێ نەکرێن لە چی پێک هاتووە
بەڵێ خۆی نەخۆشیەکانی مەمک هەر بریتی نێن لە نەخۆشی خراپ نەخۆشی سەرەتان شێرپەنجە و لەگەڵ نەخۆشیەکانی کە هەیە وەکو هەموو جستەی ئادەمیزاد چۆن تووشی زۆر نەخۆشیە بێت هەروە مەمکیش بە هەمان شێوە تووشی جۆرەها نەخۆشی کابێت کە پەیوەندی نییە بە ژێرپەنجەوە بۆ خۆشبەختانە ئەو نەخۆشیانی کە تووشیەوێت ئەتوانین بڵێن لە سا 1 تا 5 لیانەکە بە سەرەتان ئەینا ما باقی لە سانەوە 5 ئەو نەخۆشانەی ئەو خانمانی کە تووشی ناڕەحەتی مەمکە بن بە هیچ شێوەیە نابێتە نەخۆشی شێرپەنجە کاتە ڕێژەیەکی زۆریان شێرپەنجەی نییە بەڵێ و خۆی حتا لەسەر لە عالەمە تەمە لە جیهانەوە بازە قەومێکی مەسەلۆک و جوولەکەی ئەشکەنازیەکان ئەوانە جینەکانیانەیە ئەوانە تیانە زیاترێکە وەک لە عامەتی خەڵک بەڵێ لە ئەوروپا بە شێوەیەکی عام لەدە ئافرەتایەکێکەیەتی ئەمە قەزەی جیناتە و عواملی کێ هەیە بەڵام لە ناو وا بڵێن مجتەمەعی کوردەواری خۆمانەوە بە تایبەتی لە شاری سلێمانی وەکو چەند بەحسیکەوە هەموو آخر بەحسیشکەوە لەسەر قەزەی سەرەتان کردومە ئایا لە شارەکەیە ینی دوو فترەی زەمەنی جیاوازمە گرتووە 10 ساڵ بە 10 ساڵ کەوا بزانم ئایا ئەم نیسبەتە زیای کردووە یانە خۆشبەختانە ئەو نیسبەتە هەروەکو ستاندەردی عالەمیەکان وایە زیای نەکردووە بەڵام خەڵک زۆر لێ ترسێت چکە ئەو خانمانە کێنە لامان زوربیان وازانن نەخۆشی سەرەتانیان هەیە بۆ ئەومە بەسەرژێنە لامان چکە بۆ لەو نەخۆشیە ناقیشان نییە ئەترسن یا ترسێنراون و لەبەرەوەی کەوا زانستێکی پزیشکیان نییە لەسەری شتەکان کەوا هەیە زوربەی زۆری بە هەڵا خوێندنەوەوانە سە لە بۆ نمونە قەزەی وراثە ئەتوانی بڵی لە سا تا 5 دەوری هەیە کەوا مەسەلەگە دایکەکە یاخود خوشکەکەی سەرەتانی هەبێ بۆ خوشکەکەی خراپ بێت بەڵام لە سانەوە 5 پەیوەندی پێوە نییە ئەو کەسانی کەوا یەم بۆ لامان گریان هەیە ئەو گریانی کەوا هەیە توانین بڵین لە سا تا 90 نەخۆشی خراپ نییە هۆکاری کێیەتی کەوا نەخۆشی با بڵێن زیان بەخش نییە تووشیە زۆر لە خانمان مەسەنەکەن ئازاریان هەیە ئەڵێن دکتۆر ئازارمان هەیە لەوە ترسین نەخۆشی سەرەتانمانە بێ شێرپەنجە بە بەڵام ئەمە مەفهومێکی غەڵەتە ڕەبت نییە لە بینی ئازار و لەگەڵ نەخۆشی سەرەتانە بەڕاست خۆی نەخۆشیەکانی مەمک زۆر عوامل هەیە کەوا تەسیری تێکات تۆ نابێ هەر بیل لە مەسەلەن نەخۆشی خراپ بکەیتەوانە مەسەلەیەک لەوانە قەزەی چۆنێتی دروستبوونی مەمک خۆی فسیۆلۆژیەتی مەمک باش لە زگماکیەوە تووشی التیهابە بێ تووشی حساسیەتە بێ تووشی نەخۆشیەکانی کەوا مزمینە لە ناو لەشی ئادەمیزادا ممکنە تووشی بێ بەسەوەکو نەخۆشی پێست نەخۆشی سەدەفیە ممکیش ممکنە تووشی بێت ممکنیشە تەمە تووشی ئیفرازات بێ لە گوێی مەمشیەوە یا کیسی ئەبێ یاخو گۆڕانکاری هۆرمۆنی یاخۆ شتانی کە پەیوەندی بە تەمەنەوە هەیە ممکنیشەکەوا گرێ هەبێ بەڵام زوربەی زۆری گرێکانوەکو باسمان کرد خۆشبەختانەی نەخۆشی شێرپەنجەی مەمک نییە زۆر باش دکتۆر هەر لەسەر بابەتی گرێ و کیس بەشێک لە خانمان کاتێک ئەگەر مەسەرەن درێژ نەبێ کیسێک دروست بێ لە ناو مەمشانەوە هەستی پێ بکات و ئاسەکەن شێرپەنجەیە بۆ ماڕوونکەرەوە کە جیاوازی گرێ و کیس چییە لە ڕووی زانستیەوە بەڵێ خۆی کیس بە شێوەیەکی عام لەبەرەوەی کەوا مەمکی ئافرەت دەژێر تەسیری هۆرمۆنی ژنانە بە تایبەتی ئیسرۆژین و پرۆجێسترۆن تەمان ئەم گۆڕانکاری لە ناو مەم کارڕوەیان ئەو هۆرمۆنا بێتە هۆی ئەوەی کەوا لەو مەمکە ئیفرازات کۆبێتەوە بە جارێکەوەی فرازاتەکە کۆبێتەوە بێ بە کیس ئەم کیسانە هیچ مەترسێکی نییە یا خانمێکەوە دووگیانە و شیریاوە بە مناڵەکەی دوایی کە لە شیرەی بڕێتەوە ممکنە ئەو شیرە بەشێکا کۆبێتەوە کیسێکی شیری دروستەکات و هەندێک جار بۆ نمونە گەر سنگی ئافرەتەکە عزیەتی گەیشتوێ لەوانەیە خوێنی تێتەزی بێت ئەو خوێنە وردە جسم هەڵی ئەمژێ سیرۆماکەی ینی سیرەمەکەی مێنێتەوە وەکو کیسێ دەرەکەوێت یاخود مەسەلەگە زەختەکە زۆر بێت لەوانەیە وەکو خوێنی تێتێزابێ یا لە دوای عملیاتە وەکو کیسێ دەرەکەوێت هەندێک جاریشەیە ئەو کیسانە تاوان جۆری هەیە سێ جۆری هەیە ئەو جۆرەی کەوا مهمە کە ئێمە ئیحتیمامی پێبین ئەگەر بڵێ لە ناو کیسەکان نەرمە گۆشتەیە لەو حاڵەتانە بە دەرزی سایلەکە دەرێنین دوایی دکتۆر یاخود دکتۆری سۆنەرەکە سێری مەمکە کاکاتۆ بزانێ ئەو گرێ هەیە یانە شەرتی ژنی ئەو حاڵەتانە کەوا هەیە نەخۆشی خراپ بێت لەبەرەوە زوربەی زۆری ئەو حاڵەتانەی کەوا ژێرپەنجەیە کیز نین وەکو گرەیەکوان گرێ بریتە لە چی بریتە لە خانە یەکە بێ بە دوانە بێ بە چوارچوارە بێ بە هەش بەو شێوەیە کۆ بێتوانێ ژمارەکەی زۆرە بێ بە مەلاین ئەترۆک و گرەیەک دەرەکەوێت تەبان گرەیەکیش کە تۆ هەستی پێکەیت
گرەیەکەوە حەجمەکەی سانتیمەتری بێ بە ڕۆژ و دوو ڕۆژ داگات نزیکەی ساڵێ تا ساڵ و نیوەیەکی ئەوێت تاوەکو بگاتە ئەو شێوەیە و ئەو حەجمە لەبەرەوە جیاوازیان زۆرە و خانمان کە هەستی پێیەکەن زۆر جار ینی هاتوون بۆ لامان سەدەن بۆ لام کەوتیانە گرێمانەیە کاتێک ئێمە من فەحسیەکەم و بە سۆنەریش سەیرەکەی هیچ گرەیەکی نییە تقریبا نسبەتی لە 150-60 ئەو خانمانەی کاڵن گرێمانەیە گریان لە ئەساسان نییە بەڵام خۆیان لەبەرەوەی کەوا زانستی فەحسەکەیان نییە و نازانی شێوەی فەحسەکە چۆنە و لە ترسا هەست بە ڕقیەک لە مەمشیان ناکەن کەەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ گۆڕانکاری سروشتی هۆرمۆنی دکتۆر باست لەوە کردوتە بەشێکی زۆری خانمانی خۆمان زۆر لە مەترساون و زۆر باز لەوەکەن کە ئەگەر بەسیترین شت دروست ببێ یەکسەر پەنابەنە بەر دکتۆر و خەمی وایانەکە شێرپەنجەی بێ بەڵام دکتۆر پێچەوانەکەشیمان هەیە ئەم گرێ و بابەتانی کە باسمان کرد ئەگەر بێت و بەشێ لە خانمان پشتگوێی بخەن گوێی پێنێن و دوای بخەن بۆ دوای ساڵ وەم بابەتانە چ گرێ بێت چ شتێکی کە بێ کە شێرپەنجەی نەبێت ئەگەر پشتگوێی خەن کارلێکەکانی چیە بێ بەرەو چی ئەڕوا کێشەکان چین مەڵە خۆی ئەم زمانە زمانیەوەیە کە ئادەمیزاد احتیمام بە تەندروستی خۆی بێت چۆن دەچێ زەختە گرێ و قیاسی شەکراکە و بزانێ خوێنی کەمەیانە لە نسبەت مەمکەوە هەموو ئافرەتێک لە تەمەنی 18 ساڵیەوە پێویستە کەوا مانگانە فەسێکی مەمکی خۆی بکات کە تووشی پێنێژی بوو پاش 7 ڕۆژ مانگی یەکجارە ئەگەر ئافرەتەکە عادەی نەما لەسەری مانگانە مانگی جارێکی کات ئەو فەسە ئەبێ بیکات وەگەر خۆشی نەیزانی بچێتە لای دکتۆرێکی شارەزا لەو بوارەیە کەوا فێریکات چۆن ئەو فەسە بکە بۆی کەوا بیزانێت و بە شێوەیەکی گشتی هەموو ئافرەتێک لە تەمەنی سەر و 40 ساڵیەوە پێویستە کەوا مامۆگرافی ئەشعەی مەمک بگرێت ئەمە بۆچیە بۆ کۆنتترۆڵە شەر نییە ئەو نەخۆشیی هەبێت چونکە بە سۆنەر بە فاسی دەست هەندی حاڵەت بدایەتی نەخۆشی ژێرپەنجەی مەمک دەرناکەوێت بەڵام چیە تەکەلوساتێک وەکو کلس و تەمەن کلسەکانیش ئەنواعی هەیە بە پێی ئەوە دکتۆری سۆنەر و ئەشیع زیاتر شارەزایی هەیە لەو بابەتە بەڵام ئەو کلسانەی کەوا ورد بێ وەکو خوێ ئێمە دایمەن بەشکەوە سەیریەکەین شەر نییە نەخۆشی خراپێت لەبەرەوە داواکەین چی بۆ بکەین زەرعی بۆ بکەین ئەو خانمانەی کە ئەم شتانە پشتگوێ بکەن لەوانەیە ئەو گرەیە تەبەن بڵاو بێتەوە کە ئێمە ئەڵێن نەخۆشی ژێرپەنجە مەراحیلی هەیە بۆ نمونە لە مەمکە 4 مەرحەلەیە هەیە و کولی مەرحەلەیەکی شەبێ بە ئەیبیسیەوە بۆ نمونە گەل لە مەمکیا بێت نەخۆشیەکە بەز ئەڵێ مەرحەلەی یەکە بەڵام ئەگەر بچێتە بنباڵی ئەبێ مەرحەلەی 2-3 وەگەر بچێتە دەدی لەمفاوەکانی با بڵێن سەر و ئێسقانی شانی یاخود بچێتە ناو ئێسقانەوە ناو سیەکانە بێ مەرحەلەی 4 لەبەرەوە عیلاجەکان زۆر فەرقەکات لەبەرەوەی خۆشبەختانە ئێستا لە شاری سلێمانیا کەوا زۆر خانمان ئیتیمام بخۆیانێن و ئەلحەمدولیلا ئەو فەحسانەی کەوا پێویستە چ لە سۆنەر و چ لە ئەشیعا و لە ڕەنین ئێمارای یاخود فەسی نەسیجی دەرزیەکە یاخوینی هۆرمۆنات یاخوهینی بابەتەکانی کە بۆ جیاکردنەوەی جۆرەکانی نەخۆشی سەرەتان یەکتری خۆشبەختانە لە شاری سلێمانیا هەیە و بە ئاسانی شتەکان بۆ ئەو خانمانە جێبەجێکرێت لەبەرەوە زۆر گرنگە خانمانە ئەگەر ناڕەحەتێکیان هەبێ سەردانی دکتۆر بکەم بۆی کەوا پێیان بڵێ بەڵام دکتۆرێک بەڕێی من کە شارەزای هەبێ لەو بوارەیە بۆ چوەگە شارەزای نەبێ لەوانەیە جۆری نەخۆشیێکی پێ بڵێتر ئەو خانمە زۆر بە زەحمەت نەمێشکیەتە دەرەوە تووشی ناڕەحەتیە بێ بیری لێ کاتەوانێ بەڵام خۆی لەوانەیە وانە بێت زۆر ڕاست کە زۆر جار هەیە ئەو حاڵەتانە ڕوئەیە تەمەن کە نەخۆشیێتە لامان پیان و تۆ تەنانەت نەخۆشی خراپت هەیە کاتێک کە فەحسمان کردو زیاتر قوڵ بووینەوە لە نەخۆشیەکەی دەرچووکەوە ئەمە نەخۆشی خراپ نییە خۆشبەختانە دکتۆرێک بابەتی کە شێر حەزەکەم لە زاری بەڕێستەوە ئەوی ژۆر بگرم بەشێک لە خانمان شەرم بەرامبەر ئەم بابەتێ هەیە ینی شەرمەکەن لەوەی کە پشکنینکەن شەرمەکەن لەوەی کە باسیکەن کە پیشانی یەکێکی بن جا تۆ وەکو پزیشێکی پسپۆڕ وەکوی کە چەند ساڵێک ئەزمووت لەم بابەتەیە هەیە پەیامی تۆ بۆ ئەمان چییە؟ بەڵێ خۆیڵێ لا حیا فی العلم لەبەرەوە من دامە بە خانمان ئەڵێ مەڵم تۆ چۆن فاسی لوت دەکەیت و چاو دەکەیت و گوێچکە دەکەیت سنگیشی بەشێکە لە جستەی خۆت مەفروزە فاسیکەی دوایە چ دکتۆرێک یاخود دکتۆرەیە فەحسکە پێویستەکەوە شەرم نەکات چکە فاسی ئەوە چیەکەوە تۆ سکی بێشێت تۆ فاسی سکیەکەی فاسی قاچیەکەیت فاسی ئەندامەکانی کاکەی فاسی ئەوێش ئەینەشتە ئەوە شتێکی تەقلیدیە شتێکی کۆنە ینی کە پێویست ناکا بەڕاستی دوایەوە ئێستا لە جیهانێکی پێشکەوتویان بەڕاستی ئینسان نابێ بەو شێوەی بیرکاتەوە لەوەی کەوا ئەمە ڕەگەزەکەی پیاوە یاژنە ئەبێ فەحسەکە بکایان نەیکات ڕاستە بازە خانمێکەیە ئەوە لێگەیاتەوە شتێکی حوڕێتی شخصی
خۆیەتی سەر بە خۆیە لەوەیە بەڵام باشتر وایە ئەو کەسەی کە فاسی بووەکە شارەزابی و هیچ شەربێکی ناوێ چۆگەر تۆ نەخۆشیەک بیشاریتەوە زیاکە چکەوە نەخۆشیە چاوەڕێی من و تۆ ناکات ئەوەگەر خانەیەکی سەرەتانی بێت لە ناو جسمە بڵاوە بێتەوە تۆگەر لە مەرحەلەی یەکا بێت توانیت بە عیلاجی کیمیاوی یاخو بە هۆرمۆنات کۆنتترۆلی کەیت لەوانەیە هەندێکی شەیە پێویستی بە عملیات نەبێت تابعە بێ بەڵام تۆگەر مەرحەلەی سێ و چوار بێت ئەمانە زەحمەتە ئەمەلیاتی تێکەوێ کیمیاوی تێکەوێ ئەشیایی تێکەوێ و دەرمانی بایۆلۆژی تەمان ئەمانە هەمووی قورسە و بێژگە لەوەش پارەیەکی زۆری تێچێ زۆر ڕاستە دکتۆر یەکێک لە حاڵەتەکانی تر لە نەخۆشیە باوەکان ژیرانی جۆگەی شیرە ئەمە لە چ کاکەت تێکا ڕۆیە هۆکارەکانی توژون بەم حاڵەتە چین بەڵێ خۆی ئەوە تەمەەن هەندێن حاڵەتەیەکەوە با بڵێن خوڵقیە زگماکیە باشە وەکو چۆن هەندی ئافرەت هەیە مەمکی دروست نابێ هەیە لایەکی دروستە بێت هەیە بەسەدەن کە لە دایکە بێت لە جاتی مەمکێک پێشەشێکی هەیە سەلوانی کە خۆمان پێڵێن خاڵ مەسەلە ئەمانە ممکنەکەوانە شەر بەشێک من لە مەمک لە ژێریاکەواتیا دروستە بێ یاخود بازێکەیە با بڵین ئەو کۆی مەمکی ئەچێ بە ناوە ئەمە لە دروستبوونا کە دروستە بێ خۆیان قەناتانە هەوڵجار قەنات نین هەمووی خلایە بە یەکەوە دوایەوە مشتێکی خواییە تەمان بە تەسیری هۆرمۆناتە دوای ئەو خلایانە قەناتی تێکەوێت لەبەرەوە هەموو ئافرەتێ لە ژێر گۆی مەمشیە 8 تا 12 قەناتی هەیە ینی وەکو تەشبیهی کەوکو بۆڵە ترێ وایە بۆ تریەکان ئەوە شیر دروستەکەن و ئیفرازاتی هەیە و کێنە ژێر گۆی مەمک لەوانە یەکێک لە سەبەبەکان زگماکیە خاستەوانەی بە تابلێ کرد گۆی مەمک چوو بێ بە ناوە کە لە کاتێکە لە کاتی مڕایقەیە زیاتر دەرەکەوێت ئەبێتەوەی کەوا تەسکیتیا دروست بێ یاخود ئەگەر هات و عملیاتێکی کرد بێ یا ئەگەر هات و حاڵات هەیە ئەگەر هات و برینار بوو بێ نەسیجەی مەسەرە نەخۆشیێکی حساسیت خوڕانێکی زۆر یا هەندێک جار هەیە بەهۆی شیرەوە کە تیامێنێتەوە هەندێک حاڵاتی کەژەیە ئیلتیهاباتە مەسەر ئیلتیهاباتی درێژخایەن هەیە کەوا لە نەتیجەی تێکچوونی جیهازی مەناعی ئەو خانمەیە کە ئەبێتە هۆی ئەو ئیلتیهابە درێژخایەنە کە بە ئینگلیزی گرانێلۆمە ماستاچسی پێڵێن ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو قەناتانە تەسک بێتەوە ئیفرازاتەکە کۆ بێتەوە بێتە هۆی هەوکردنێکی درێژخایەن و هەندێکی جاریش تاوان بەهۆی ئەو حاڵەتانە زۆر کەمە کەوا بە نەتیجەی نەخۆشی ژێرپەنجەیە تەمە لەم حاڵەتانە شایبشمان دەبیر نەچێکەوە ئایسە جوانکاری مەمکی ژەکرێت یەکێکیش لە هۆکارەکان مەمک بچکۆلەکردن یا گەورەکردنی شێکلەوانە کە دەستکاری ئەو قەناتە بکەیت تەمان ممکنە ببێتە هۆی ئەوە یاخۆگە تووشی جەراعەت بێ بە تایبەتی ئەوە خانمانەی کەوا شیرێن داوی کەوا تەمەند لە کاتی شیردانە یاخود دواوی کە لە شیریە برنەوە تەمەند لە کاتی شیردانە معارەزە تووشی جەراعەت دوومەڵی گۆی مەمک بێ بە بۆنەی چیەوە ئەو بەکتریایی کە لە ناو دەمی مناڵەکەیە ئەگەر هات و گوێ مەمکە کە قلیشانێکی بێ بە ئاسانی تووشی التیابێکە یاخود ئەگەر ئەو کەس ئافرەتانێک کە مناڵ لە شیرە برنەوە ممکنە ئەو شیرە بمێنێتەوە تووشی التیابکە و تووشی ئەو تەسکیە بێت و زیاتر هۆکارەکانی جەراعەتە و نەتیجەی عملیات و هەروەها ئەو التیاباتە درێژخایانەی کەوا هەیە تەمان دەستخۆش بێت دکتۆرێکی تر لەو بابەتانە هەیە کە زۆر مەقسەد مەکە باسی بکەین ئەوش تێکچوونی لایانی هۆرمۆناتە ئێستا یەکێک لەو گرفتە زۆر گەورانی لە نێو کچانی گەنج و نێو خانمانە هەیەوەی کە جۆرێک لە هاوسەنگی لە هۆرمۆناتیان لە دەزیاوە زۆر کێشەیان بۆ دروستەکەی لەوانە فرەکی سیلکەدانە یەکێکیان گرفتەکانی مەمکن جا پێم خۆشە تۆ زێباز لەم بابەتە بکەین بۆچی ئەم دیاردەیە هێندە زیای کردووە و چۆن تێکچوونی باڵانس و هاوسەنگی ئەم هۆرمۆنانە گرفت بۆ مەمکێم خانمە دروستەکە خۆی ئەگەر باسی هۆرمۆنات کە وتمان ئێسترۆجین و پرۆژیسترۆن ئەمە چ مەمکی پیاو مناڵ کە لە دایکە بێ کوڕ و یینی کچ لە ژێر تەسیریە وایە زۆر جا مناڵەکە لە دایکە بێ سیرەکەی گوێ مەمکی شیری هەیە پێڵەن شیری جادوگەر ئەمە نەتیجەی ئەوەی کەوا ئیسرۆژینی دایکەکەی بە کەمێتێکی زۆرەچێتە ناو لە شتەی ئەو مناڵەکە دەبێت ئەوەی کەواوە دروستکە یاخو مەمکی گەورە بێ مناڵەکە 5-6 مانگە یا ساڵ و 2 ساڵە یا عمری 7 ساڵە مەمکی گەورە بێت چ ئافرەت بێ و چ کوڕ بێت تەمەنەبێەوە بزانیت کەوا مەمکی کوڕ و کچ لە دروستبوونە تەرکیبە عینەن شتە تا ئەو دقەی چیەکات ئافرەتەکە سکەکە و شیر دروستەکە لەویا جیابێتەوە شێوەی مەمکەکە باسی حەجم ناکەین تەبەن تەسیری هۆرمۆناتە مەسەلەن پیاوکە لە دوای تەمەنی 55-60ەوە لە بەرەوەی کەوا هۆرمۆنی تێستێستۆرۆنی کەمە بێتەوە ئەبێتەوەی کەوا ئیسرۆجینەکە تۆزە بەرزە بێت تەماشاکەی مەمکی گەورە بێت یاخو کوڕی گەنجە نەتیجەوەی کەوا لە مەرحەلەیەکی زەمەنیە هۆرمۆنی ئیسرۆجینی زیابێت تەماشاکەی مەمکی چلایەکی یا هەردوو لای گەورە کە پێڵێن گاینیکۆماستیا ئازاری بۆ دروستەکە و شێوەی لا ناشری نەبێت
و مەجبورە بێ چارەسەری بۆ بکرێت بەڵام طبعا کەواتە ئەمە بە شێوەیەکی فسیۆلۆجی وهروها لە بیرن نەچێ زۆر ئافرەتەیە لە کاتی ئەوەی کەوا پێشەوەی کەوا بێنوێژ بێت هۆرمۆنی ئیسترۆژین و پرۆژسترۆن بە تایبەتی ئیسترۆژین ئەگاتە ماکزیمەم ڕۆژێ دوان بەرزە بێتەوە تەماشاکەی تووشی ئازاری یەکات یاخود بازێکەیە بەرزەکەی هەرمێنێتەوە تا چەند ڕۆژێکیش دوای ئەوە ئەو ئازارە هەرمێنێ ئەمانە مەسەن لە کاتی ئافرەت کە دووگیانە بێت مەمکی گەورە بێت ئەمە ئازار دروستەکە بۆ وردە خەلایەکانی قسامەکەوە لە چەند مانگی ئەخیریشە شیر دروستەکە کەواتە تۆ گۆڕانکاریەکان نەتیجەی تەسیری هۆرمۆنەکەیت ئەمە لەبیرە نەچێ بە جارێکیش ممکنە لە ناو غودەی نوخامی لە ناو دەماخە هۆرمۆنی پرۆلاکتین هەیە ئیفرازێکە کەوا لە قەناتەکانی مەمەگوای لێکاکە شیر دروستکا و شیر بێتە دەرەوە کەواتە زۆربەی زۆری ئەو حاڵەتانە مەسەلەن کە گوێی مەمک ئیفرازاتی هەبێ و ئازاری هەبێ ئەگەڕێتەوە بۆچی بۆ ئەو هۆرمۆنە ئەم هۆرمۆنە وەکو پرسیارەکەی جەنابەت چی تەسیری تێبکات ئەبێتە هۆی ئەو گۆڕانکارێ بۆ نمونە ئەوانەی کەوا تووشی وەسواسیە بن نەخۆشی مەمکمانێت تەمان ئەمە چیە بێت یاری بە هۆرمۆنەکەی جسمی کێشەی دەرونیەکە لە هۆکارەکان بەڵێ وەسواسیشێکە لەوانە یاخود ئەگە گرەیەکە بێ بۆ نمونە ناو غودەی نوخامێکە یاخود لەسەر هێلکەدان مەسەلە ئەگەر تەکەیوسی هەبێت یەک کیزدا مەسەلا بێتە هۆرمۆنی ئافرەتان بەتەواوەتی دروست نابێ ئیفرازات نابێ مەسەلەش لە گرفتەکان کە مناڵی نابێت تەسیرەکاتە سەر مەمک حاڵەتی کەش هەیە تەبەن وەکو غودەی دەرەقی پەریزادە کە لێرەی هەمووی ئینسانێکە ئەگەر هاتوو نوعی سست بێ یاخود چالاک نەبێ یاخود تەمەڵ بێت ئەو هۆرمۆنە لەبەرێک کەمە بێتەوە هەزاری مەمک دروستەکات هەندێک جاری شێ ئازارەکە بە تاتەن پەیوەندی مەمکەکەەوە نییە ئەو ئازارە علاقەی هۆرمۆنەکەشەوە نییە مەسەلەن شێک لەوانە چییە توشببوونی ئەو دەبارەیەکەوە هی پێستە پێکەوە ئێمە هەرپز زۆستەری پێڵێن پشتێنە سووری پێڵێن بە زمانی خۆمان کەوا لەسەر مەمکەکە خەتێکی سوور دەرەکەی و بڵکی سوورەکە و ئەمەژە بێت هۆی ئازارێکی زۆر یاخود زۆر جار هەیە نەخۆش کە ئازاری مەمکی هەبووە ترساوە هاتووە کە فاسم کردووە سیرم کردو ئەو کڕاگەیە کەوا پەراسوەکە بەستێ بەم ئێسقانەی ئێرەوە ئەو کڕاگەیە کە پێڵم کۆندرایتش ئەوەیە ئازارەکە دروستەکە لەبەرەوە ئازارەکە شەر نییە هەری مەمک بێت جاری وایە لە دەرەوەی مەمکە وەکارەکان زۆرن وەکارەکان زۆرەکەواتە ئەو گۆڕانکاریانەی کەوا تەسیرەکارە سەر هۆرمۆنی ژنانە ئەوەی شێکە لە نقطە ئاساسیەکان قەلەقی خراپترین شتە تووڕەبوون ئەوە نییە دوو دڵی ئەوانە ئەبێتە هۆیەوەی کەوا تۆ ناڕەحەتی تەمەەن بۆ هەموو جەستە ناخۆشە ئەمە هەندێک دەرمانی شەیە کە بەکاری هێنێ نەخۆش ممکنە ئەوەش بێتە هۆی ئەو ناڕەحەتیە تایە تەمان حاڵاتی کەشەیە کە ئازار دروستەکات مەسەلەن قەزەی التیهابات هەوکردن یاخو حساسیت ئێمە زۆر جار ئافرەت کە هاتووە مەمکی سوور بۆ تەوانێ و خوڕانی هەبووە تەماشاکەی حساسیەتە نەتیجەیەتر ئەو جلەی کەلەبەریە کا دەبێتە هۆی ئەوە یاخو خواردنێکی خواردو یاخو ێستا بەداخەوە لە شارەکەی ئێمە مەوادی ئاعشاب کە ئێمە بە ئینگلیزیەکەی هێربەڵی پێڵێن زۆر بووە بەکاری هێن یاخو بۆنە لە خۆی ئەیە مەڵحەمە ئەمانە زۆر ئێگە تەرکیبی نەزانی لەوانەیە تووشی چی بکە حساسیەتی بکە یاخود خۆشبەختانە بە ئەمەش بڵین کە زۆر خانمان ئێستا ڕاضاکەن لە کاتی ڕاضە نەتیجەی احتیکاکی جلەکانی لەگەڵ گۆی مەمکی بێتەوەی کەوا سوور بێتەوە پێڵەن جۆگەر ئەکزیمە ینی نەتیجەی ئەو سووربوونەوە من نەخۆشی نییە دیاردەکەەوە خانمانێستا زۆر ڕاضاکەن بێتە هۆیەوەی کەواوە دروست بێت بەڵام ئەوان بە نەوێکی کە تەفسیریەکەن و بە نەوێکی کە دێکێنەوە کەواتە زۆر حاڵەت هەیە کەوا بەهۆی چیەوەیە بەهۆی نەخۆشیەکانی جستەی ئەو ئادەمی زادەیە کەوا ممکنە هەر پێستەکە بێت نەک مەمکەکە خۆی لەبەرەوەی ئێمە بە دووش زۆر بەباشی جیا بکەینەوە کەوا مەمک خۆی لە ئەساسا لە طبقەی خارجی دروست بووە هەموو مناڵێک کۆرپەیەک لە سێ طبقەیە دەرەوە ناوەڕاست ناوە مەشتێکی خواییە مەمک لە چی دروستە بێت لە بەشی دەرەوە لە بەشی دەرەوە چی هەیە وەکو پێستە ئەو پێستە معڕەزە تۆ چۆن تووشی عازەبا بێت ئەو پێسی مەمکەش لەوانەیە کە بۆ کیسی چەوریتیایە تووکیتیایە غودەی ئارەقیتیا دوای غودەیەکی تایبەتی هەیە پێڵێن مۆنتیگۆمری کەوا لە چواردۆری مەمکە هەیە گۆی مەمکە هەیە مشتێکی خواییە تەمەن لە کاتی سکا گەورە بووی فرازات فڕێە وەکو گرەیەکی بچکۆلە دەرەکەوێت لەبەرەوە خانمەکە وازانێت
ئەو حاڵەتەوە نەخۆشیە و گرێەوە ترسێ بەڵام شتێکی فسیۆلۆجیە تەبیعیە. دەستە خۆش بێت زۆر سپاس بم بوورە کاتی بەرنامەکەمان وردەور دەبەر کۆتایی ڕوا زۆر سپاس بە بەڕێزت گەۆر مژدە ئیسماعیل و هەر وەک ناوەکەی خۆ مژدەیەکی خۆش شپیان لەکەمە باسە لەوە کرد کە شێرپەنجە کەمترە وەک لەوەی کە تەسەوڕەکرێت بۆیە خۆشبەختانە هیوادارم هەموو لایەک بە دوور بن لەم گرفتانە ئەو گرفتانی کە کاکتۆریش باسی کرد بەشێکی زۆریان شێرپەنجەنی هیوادارم ئەو ڕێنمایانەشی کە باسی کرد هەر پشتگوێی نەخەن و بەلای بچن و خەمی تەندروستی خۆتان بێ بەنامێم ڕۆمان بەم شێوەیە کۆتاییەت هەتا بەنامەیەکی تر و هەتا بڕگەیەکی تەندروستی بە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ بێ هەر شاد وەرتەندروست باش بن. دووبارە سپاس بۆ دکتۆر کە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئێوەش کە بەردەوام بینەرمان بوون تا بەرنامێکی تر بە خواتان ئەسپێرم هەر تەندروست بن.